فتح لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە سڵاوت لێبێ دوایین زانیاریەکان لای تۆ چین خۆپیشاندەران داوای چی دەکەن و تا ئێستا هیچ شتێکی نەخوازرا ڕووی داوە؟ بەڵێ زرێ بارەم کاتت باش نزیکەی نیو کاتژمێرە بێ خۆپیشاندان و ناڕەزایەتی بە شێوەیە جیاواز لە قەزای سەید سادق دەست پێ کردەوە بەشێک لە خۆپیشاندەران ڕێڕێی خۆپیشاندانەکەیان بەرەو ناوچەی پارتی دیموکراتی کوردستان گۆڕیوە و لەوێ ئێستا بەرباران هەیە وە پێوزار یاریانی کە تا ئێستا دەستمان کەوتووە بەڕێوەبەری ئاسایشی سەید سادق لەگەڵ دوو کەسیکە کە یەکێکیان پۆلیسی ویان هاوڵاتی بە بەربریندار بوون خۆپیشاندان و ناڕەزایەتی بەردەوامی هەیە لە دەوروبەری ناوچە و لە چەند شوێنێکی کەش باڵێن مامۆستایان و کارمەندانی تەندروستی لە شوێنەکانی خۆیان بەردەوامن لە ئاگرتبوونەوە و مانگرتنی خۆیان. ئەو کەسانە بەچی بریندار بوون؟ بە بەرد بریندار بوون و هیچ باڵێن بە شەڕەبەتی نێوان خۆپیشاندەران و ناوچەی پارتی. لەلایەن خۆپیشاندەرانەوە ئاڕاستیان کراوە؟ کۆمەڵێک لە خۆپیشاندەران لە نزیکی ناوچەی پارتی کۆبوونەوە بەردیان ئاڕاستەی ناوچەی پارتی گرتو و بەردەکان بەڵام نازانێت ئەو بەڕێوەبەری ئاسایی ژان ئەو دوو کەسێک کە بە بەردی خۆپیشاندەران بریندار بوون یاخود بە بەر لە ناوچەی پارتیەوە هاتوێت تا ئێستا ئەوە ڕوون نییە بەڵام هەنا هەیە ئەو سێ کەسە بریندار بوون بە بەرد. هیچ کەسێک دەستگیر کراوە یا تەنیا شەڕەبەرد و تەقە بوونی نییە؟ هیچ شەڕە تەقەیەک نییە و هیچ تەقەیەک نەبووە بەڵام شتا معلوم نییە هیچ کەسێک دەستگیر کراوە یان ناچونکە دەوروبەری ناوچەی پارتی و کۆڵان و جادەکان هەمووی بەهێزی ئەمنی و چالاکی مەدەنی گیراوە ڕێگە نادرێت هیچ سیارێک یاخود هیچ کەسێک کە ئیشی نەبێت لەو ناوە نزیکی بابڵێن بارەگای پارتی بکەوێتەوە لەبەرەوەی مەشتان نەمانتوانی نزیکی بابڵێن هێزانامنیەکان یاخود ناوچەی پارتینەوە بۆی زانیاری زیاتر وەربگرین. خۆپیشاندانەکان تەنها مامۆستایانن یا خۆ کەسانی ئاسایی؟ ئەوەی کە لە بەردەم دەوروبەری ناوچەی پارتیە بابڵێن خەڵکی ئاسایی و خەڵکی گەنجانن پێناچێت مامۆستایانیان تێکەڵ بێت چونکە مامۆستایان هەندێکیان لە مەکتەبەکانی خۆیان هەندێکشان لە ناوبازار و لە شوێنێکی جیاوازتر کۆبوونەتەوە و بەردەوامیان ناو بەگرتبوونەوەکانیان. بەڵێ زۆر سپاس بۆ عومەر فەتا کە ڕاستەوخۆ لە ڕێگەی هێڵی